فنای خی گەورە میهرەبان طبعا ئەگەر لە شریعەتی ئیسلامەوە باز بکەیت ئافرەت کامل حقوقی مادی بۆ دابین کراوە هەندێک بەناو ئەلمانیەت و بەناو باز ڕێکخراوە ئەو بابەتانە نەقد لە ئیسلام ئەگرێت لەبەرەوەی کە ئەمارەی بۆ ئافرەت دانراوە مارەیدان بۆ ئافرەت قیمەتی ئافرەت نییە یعنی نرخدانان نییە بۆ ئافرەت بەڵکو واجبێک کە کەوتوتە سەرشانی پیاو بۆ ئەوەی ئەم ئافرەتە پێی بوترێ ئیشی تۆ پارە پەیداکردنیە لە ئەسڵ گەورەیە بەعکسەوە یعنی خزمەتکردنە ئێستا لە هەندێک شوێن لەوەکو هیندستان و بازی مەناطقی ئێران ئەبێ ئافرەت بچێ مارەی بدا و ماڵ دروست بکاو جەهیزیەت حازر بکە ئەوە بەڵام لە ئیسلامە وانە یعنی لە سەرەتای دەستپێکردن هەمووی ئەرکەکەوتە سەرشانی پیاو بۆ ئەوەی پیاو لە ڕووی مادیەوە خزمەت بە ئافرەت بکە یعنی تۆ ئەگەر کەسێکی خۆش بوێ ئەسڵ وایە چییە تۆ شتی بدەیت شتی بۆ بکڕی وەنیە نێری نوقسانیە بێت دووەم لە طبیعەتی ئافرەت جیایە وەکو پیاو ئێستاکە هەر ئافرەت خۆی وایە ینی حەزی لە ناو ماڵە حەزی لە ئاڵتونە حەزی لە جلوبەرگا وەنیە ینی زاوە بەس خۆی قاتەکەی ئێستا ڕیباتەکەش نەما وەنیە بەڵام هەرچی ژن بە طبیعەتی وایە حەزی لە ماڵە حەزی لە کەمالیاتە حەزی لە زینە و جوانە ئێ باشە خۆ ژن بیکە پیاو بیکە باشە ئەسڵ وایە پیاو بیکە چونکە پیاو چۆتە چی داخوازی ژنەکە کەواتە تۆ لە سەرەتاوە بۆ دەرەکەوێت یعنی هەر لە سەرەتاوە بۆ دەرەکەوێت مەسائلی مادی نابێ ببێتە حاجزێک لە نێوان عیلاقی خۆشەویستی ژن و مێرد بەڵکو ئەبێ ببێتە هۆکارێک بۆچی بۆ دروستبوونی خۆشەویستی من زۆر بچان ئەڵێم لەم سەردەمەیە کە ئێستاکە بەداخەوە یعنی ئەبینی بە تایبەتی مەسەن منتەقەی بادینانیان ئەو لای سلێمانی بازێک مارەی کچان زۆر بووە یعنی لە 100 مسقال باسەکرێت لە 200 هەیە 500 باسەکرێ یعنی ئەمە بەڕاستی خەیان مارەیەکەی برین مؤخرەکە هەندێک 500 ئەنووسی هەندێک تایبەتیشی مەسەلە ئاڵتونە گەلێ باسی ئاڵتونە یعنی تۆ زانی مەسەلەن ئەم کوڕەکە دێ بۆ داوای ئەم کچە ئیمکانیاتی مادی بۆ نمونە لە 20 مسقال زیاتری نییە هەموو خۆی بگوشێت خۆی هەر 20 مسقالە تۆ بۆچی داوای پەنجای لێکەی کە ئەزانێ نییە وەنیە تۆ ئەگەر ئەزانی ئەم کوڕە شایانی ئەوێ بیکەی بە زاوای خۆت کە شایانی ئەوەی ببێتە مێردی کچەکەت و باوکی نەوەکەت بۆ لە ئێستاکەەوە مادی لایەنی مادە ئەەکەیتە کۆسب لە ڕێی گەیشتن بۆ دروستکردنی خێزانە وەنیە بەعکسەوە ئەبێ زمینی بۆ خۆشکرێ من زۆر جار ئەڵێم ئەگەر ئاسانی بۆ بکرێت 100% یعنی من ئەڵێم ئەگەر ینی پیاو ئەگەر هەیبێ خۆی کچی خۆی بدا بەش و ئەگەر کوڕێکی باش هەبوو فەرقەکەت لەکوێ بەس پێم بڵێ پیاو دەوری هەبیانی باوکی کچە دەوری هەبێ لە دروستکردنی خانوویەک لە دروستکردنی ئەو خێزانە لە دروستکردنی ناوماڵێک بۆ کچەکەی خۆی هێنچی فەرقی لەگە کوڕەکەی بۆ کوڕەکەی دەبێتن و زۆر ئاسایی ئەسڵەن باشترە لەبەرەوەی ئەم زاوایە ناکەوێتە ژێر قەرزەوە سبەینی ئاڵتونی کچەکە نافرۆشێ سبەینە مەشاکریان بۆ دروست نابێ تووشی خەم و خەفەت و بەدەقیق وایە ینی مادە بەداخەوە من ئەڵێم ینی مثلا کچیوا بە شۆ کادەری کاکە داوای 50 مسقالەکە بۆ لەوەی دوو خوشکەکەی دری بە 50 کردیان بە سعریوە یان خزمێکیێنێن عیبە یعنی ئەمە بەڕاستی زۆر خراپە یعنی بۆی فاصلی ئەم نقطەیە دابنێم ئەوەیە باشترین شت بۆ ئەم بابەتە چییە کچەکە ینی سێری ئیمکانیاتی کوڕەک بکە یان باوکی کچەکە سێری ئیمکانیاتی کوڕەکە بکە چەندێک توانی ئەوە بکە بڵێ کاکە چەند ئەتوانی لە ناو ماڵت وەنیە لە زێڕوزی و چەند ئەتوانی ئەوەندە بکە بەڵام بە مەرجێک خۆ نەخێتە ژێر قەرزەوە ئەمە گەورەیە بۆ باوکی کچە یا کچەکە خۆی بڵێ من نامەوێ دەستگیرانەکەم بخەمە ژێر قەرزەوە لەسەر مەسەری ئاڵتون هەر خەریکی دانەوەی قەرز بێتن هێشتا بەزمێتر تازە بووە نازانم واگاتان لێ ئاڵتون بۆ کچەکە ئەەکەی مانگێک دوو مانگلای پیاوەکە بێ ئیزاد نایفرۆشێ ئیزازی سایقی پێ دەرگە و سارێک پێکڕێ هەبڕاستی زمانی ئێستا نازم بۆتە مۆدیانە لەبەرەوە ئیترم شەڕ بۆگە لە بیدای داوای سیارەکە باشتر زۆر باشە بێگومان یعنی ئەم هۆکارە ئەوەی کە بەڕێزت باست کرد تەواوە بەڵام یعنی جاری واشەیە هۆکاری ئەو کێشەی هەر دروست دەبێت لە ڕۆمادیەکەیەوە جا چ لە سەرەتای زەواج بێ یان پاشەوەی کە ئەم کوڕ و کچە گەیشتن بە یەکتر و ماڵی خۆیان هەبوو جا هۆکارەکە بابزانین بۆچی دەگەڕێتەوە ئایا ڕەزیلی پیاوەکەیە یان ئیسرافی ژنەکەیە یان لێکتەی نەگەیشتنی هەردوو چونە ناو ژیانی تامان هەمووی توانی بگرێتەوە خۆی مادە بۆچی هاتووە پارە بۆچی هەیە پارە بۆ دروستکردنی ژیانێکی خۆشە پارە بۆ ئەوەی دڵی یەکتری پێخۆشکین وایە پارە بۆ ئەوەیە ماڵی پێ ئاوەدانکەینەوە پارە بۆ ئەوە نەهاتووە عێلاقەی نێوان ژین و مێرد تێکدا پارە بۆ ئەوە نەهاتووە ئەگەر زۆر بوو تووشی تۆغیان و یعنی لادان و بێڕەوشتی و شتی خراپبی پارە ئەگەر نەبوو
تووشی لێکدابڕان و دابچڕان بین بە ئەوە نییە ڕاست یعنی هەموو شتەکان ئەبی وا دابنین موقەتە ئەگەر ژن و مێردێک پارەیان هەبوو ئیمکانیاتی خۆیان هەبوو هەردووچان مەعاش خۆرن محتیاجی کەس نین ئەسڵ وایە من لەواچێت دەیها بەرنامەوت بێتم ئەم دوانە نابی چیسەیان جیابێ یەک لە گرفتەکانی نێوان ژن و مێرد چیسە جیایی ئەو معاش خۆی و معاش زۆر خراپە یعنی ئەوە سیقە و متمانە دروست ناکە ئەو پارەی ئەو سەرف ناکە ئەو پارەی ئەو سەرفەکە ئەوەی داتە ماڵدایکی ئەم بەسەر بۆ خۆی خەرجەکە و بۆ خۆی هەڵێگرێ نابێشتیوە بەڵام یەک شتێکە ئێمە ئەومان لەبیر نەچێ یعنی مەسەلەی چۆنەڕێی بەڕێوەبردننی ماڵەوە ئەسڵ وایە پیاو بیکە بەڵام بەو معنایە نا ئیتر هەموو شتێک نەمژنە بسەنێت نەخێر یعنی ئەمەسا هەندێک پیاوەیە نازانێت دارایی ماڵ ببە بەڕێەوە دای ناوژنەکەیکە هیچ ئایبێکیان نییە بەڵام مەبەستمەکەم ئەوەیە بۆی نەبێتە مەشاکل ئەسڵ وایە ئەگەر ژن و مێردەکە هەردووچیان مۆزەف بوون هەردووچیان کارمەند بوون پارەدار بوون پارەیەک لێرە ناو ئەم سنووقەدا بنێت بەڵێ ئەوەندە دابنێن پێوەکەوە داێن ئەوە ئیشی پێ بوو جلی خۆیە کرێ مناو ماڵە کرێ کەس نابێ بڵێ بۆ نەتکڕیت بۆ کڕیت بۆ سەرفت کرد بۆ هیچ دیار نییە ئەگەر ژنەکە ئیسراف مسریف بوو زیاد دەحات ئەبێ پیاوەکە دەستی بگرێت چکە خوا قبولینە ئیسراف وەنیە ئەی تۆ دوێنێ حیجابێکت کڕیوە ئێستا بۆ ڕێژی ئەی کڕیتەوە تۆ دوێنێ مۆبایلت مەمانجێکە کڕی بۆ ئێسایی گۆڕێکی سێ وەرەقەیتر بخەیتە سەری ئەمە بۆ خۆی یعنی ئەبێ ئەم ژنەش اقتصاد بزانێ وەک ئەبوو بەکر سەدیق خواری ڕاز فەرمێ نصف الاقتصاد نصف المعيشة اقتصاد يعني باقتصاد بارا سلفكي نيوي معيشتت بو دابينكات محتاج نابي ما بس كم اگر هيان بو اصل واي جنو مير باركت يكلاوكن بو خويان بيك وخرج بكن بو ناو مالكا اميك اگر نبو نابي ام بياوا وابكات كانما خوي صندوق ئەمین سندوقە خۆی خاوەن پارەیە خۆی تاجرە خۆی بازرگانە دەیەها ژن پەیوەندی ئەکەن بە سزمانانە ئەڵێن پیاوەکەم بەخوا مەعرەزی هەیە مەزرعی هەیە پارەی هەیە پێشەش ساری هەیە تیجارەتی زۆر باشە ئێستش نازانم چی هەیە بالفعل بجهر لسر چندی حاجی کاروان از حسکم خالق یا ماجب بکم گلک آفرد گازنده هند دیدن مثلا رازیلیا زلامی خسیسیال دب زلامی هی گلک جارا دبیت آریشک و دلیو آفرد تون ببیت یان جیجیان خو هبجنی بزار ببیت کو یعنی بجید زلام من سیقاب منینه کو پاره بدفت من سپیدی در که بیت حتی شبه بلکی 5000 10000 دان تمال گلوان زارو کو قطینه یعنی اوج بخل در و رستوران تا یا ایسکان بنمونه جای کدیه أفا يعني شو لازم أفراد إلى جواب مسألة عندي شيء قابل قبولني صراحة لمسائل مادية بياو أجر رزيل بو عندي الرزيلي بأساني كان أبي حد يجي بودابني براستي نبي أمجن لأستي رزيلي بياو كبيدن بي چونکە بێدەنگی لە ئاسی ڕزیلی پیاوەکە زەرە لە مناڵەکەدا دوم ئەم ئافرەتە ئەگەر دینی زۆر مەزبوط نەبێت لەوانی بەرەو ئینحرافی ئەخلاقی بچێت دروست ئەبێت دەیەها ژن بووە چووە قەرزی کردو دوای ئیستیغلالی حاڵەتەکەیان کردو بە سزمانە یعنی ئەم بابەتە ئەوەیە کە ئەبێ ئەم پیاوە یەکەم یعنی هیچ ماڵێک نییە ڕۆژانە دە 15000 خەرج نەکە ئەخ تۆ بۆچی جاری وهەیە بۆ تۆ 5000 دانانێ آخر 5000 اگر 4 منالی بکی 1000 بداتی که 4000 روی هر مسافه خورن و خورن ترون هیچ نکه باور بک افراد ولی ما مثلا نخوش بمنم با تخصصخانه درمانم بو ناکره علاجی افراتانه می نایبه اما لا ده محتاجی نایکه به 1000 حال ابي پاره کی بسن شرکا ایکا بهره با مانگ نایم بتدری مثلا بدقی او هر هیچ نبندر علی حد دنیا ابي لم حاله جن شي بكاد يعني تا حدك بزاني ام بياو جاري بيشي وقت ابي تاكيد كان مسالي رزيلي بيش شوكا تأكيد بك بپرسه پرسیاری لێ بکە دووەمین شت کە زانی ئەو هەیە ئیتر بێ حدێکی بۆ دانێ من ئەمە قبول ناکەم چونکە ڕزیلی طبیعەتی وایە ئەگەر زۆر حازم نەبی لەگەڵی زۆر بەجورئەت نەبی لەگەڵ کەسە ڕزیلەکەی ناتوانێت عیلاجیکەی هەموو ڕۆژێ تۆ قبولکەی ئەمە نابێ بەڵام دوو حاڵەتمانێ حاڵەتی یەکەم ئەوەیە کە تۆ لەگەڵم پیاوی بە تەفاهم و بە دانیشتن دابنیشی بۆ ئەوەی عائیلەت یەک نەچێ شیرازی خێزانەکە نەبچڕێ دانیشی لەگەڵی کاکەوەرە عیلاجیکەین عیلاج نەبوو باوکی لەگەڵ باوکی لەگەڵ بابی هەردوو باب و هەردوو عائیلە پێکەوە دابنیشن کەتر ئەو کاتە ئەبێ حەدێک سنوورێک دابنێ عیلاجێک دامدرێت بەمەش عیلاج نەبوو براسي اصل واي افرد لي امبيا ودهنا ليش يعني جي داخل بيش محكمه يكون فقط ابو بيتصرف اتواني اوج بس او توزيق عرفي عائليا توزيق زحمته بلام اوج قصيه دقيقه يعني تواني محكمه اوش كاتبك اما حالتي كما حالتي دوم امبيا وهيتي لبردسته بلام سرفيناك يا مثلا رزيله قالي بيغمري خاص وصلنا اجازه بهم حاله داو هندي خزاني ابو سفيان دي علي يا رسول ابو سفيان ربياك رزيله بارم ناداتي هشيتي طبعا اوي شيء افرمي اتوانم بقد مصاريفي خوم لباركي دلكم ببي فرسيو افرمي اتواني
تامان زۆر جامنە من باس کردووە لە کۆمنت نووسرا بۆ نمونە ئەلێ وڵای ئافرەتانمان فێری دزی ئەوە دزی نییە ئەوە پارەی خۆیەتی لە جیفانیان پیاوە ئەوە بباتن باشتریان لە شوێنی دیکە لەنە بۆ ئەزانیت ئەستە نابێ ناوی بنی ببا بردن نییەوە بردن نییە پارەی خۆیەتی پارەی مەساریفی ماڵ و مناڵ و احتیاجی پێداویستی ئەستەن ئەتوانێت بەشی پاشەکەوتیش بەرێ ئەسڵەن ئەتوانێت بەشی پاشەکەوت چکە هەموو ماڵی پێویستی بە پاشەکەوتە ئەمە ئەبێ ئەم ئافرەتە بەقەد مەساریفی خۆی ئەتوانێت لە پارەی ئەم پیاوە دەرکە دەیە حاڵەتی بووە مەسەرەن ئەڵێ پیاوەکە پارەی لە ماڵ و داناوە یانە جیرفانی دانانێت دا دەریکەم چکە ئەگەر دەریکەم پێ ئەزانێ ئەیکا بە هەرە لەبەر ئەمە یعنی ژن شەڕی ژن لەم حاڵەتە چییە؟ چەکی ژن چییە لەم حاڵەتە؟ ئەوەیە کە لە ڕێی دایک و باوک و کەسوکاری و حدێک بۆ ئەم مەسەلەیە دابنێن ئەگەر عیلاج بە عیلاج نەبووی تر خۆ عیلاج ناکە باشە ینی ئەو ڕووە بابەتێکی دیکەشی هەیە کاک حاجی ڕەنگە پیاوی واش هەبێ لە نێو ماڵدا مەسرەفی ماڵ دەکە مەسرەفی منداڵ و هەموو تەرتیبات و شت دەکە بەڵام لە بەرامبەردا خێزانەکەی یان ئافرەتەکەی ڕەنگە شایستەی ئەوە نەبێتن یان پێی نەزانێ یان ئیسراف دێ یان قەدر قیمەتی شتەکان نەزانێ لەم حاڵەتەدا چۆن مامەڵە دەکرێت ئەبێ تەبەن بە هەردوو بارەکەی هەیە ئەم بابەتەش هەیە تەبەن ئەم پیاوە ئەگەر عاقڵ و ئەزانێ ئەگەر ژنێک نتوانی ئیداری ماڵ بکە ژنێک نتوانێت تۆ مەسەرەن 10,000 دیتێ نوۆی ئەدا بە مکیاج بە نازان و فڵان و فیسار مەساریفی پێ ناکە یان نازانێت سەرفی کا بەڕاستی وەزیفی بکات یعنی حتا ژن هەیە نازانێت بازاری بکە ئەسڵای پیاوەکە خۆی بیکە وانە مەسەرەن ژن هەیە نازانێت جل بۆ خۆی بکرێت طبیعی پیاو بیکڕێت یعنی من پیاوە ناسم نایە لە ژنەکەی بۆ خۆی نایەلێکە لێ نازانێت ژنەکەش مەمنونە لێ تۆ بۆم بکڕە حاڵەتی وا بوو پیاویش هەیە ژنەکەی بۆی ئەکڕێت یعنی حاڵەتی هەیە ئاساییە حاڵەتێکی طبیعی مەبەستم ئەوەیە ئەگەر ماڵ گەیشتە ئەو حدەی ئیسرافت پێ کرد خوا لێتە سەنێتەوە چونکە ئین الله لا يحب المسرفين گەیشتە حدی ئیسراف بەو ماڵە بەڕاستی ئینسان تووشی گوناحە بێ و بەرەکەت لەو ماڵەیە نابێت ژنەکە بێ یان پیاوەکە بێ حدێک وەکانە بینە ذلكە قوام يعني تو بيني اسراف وبيني رزيلي بولا بينكيوا لم بينيا ببي احتياجي ببي بيستي خود مالك جوانكي مالد اغوري جل اكريج اشكالي ثانيه يعني مالگۆڕین و ماڵجوانکردن ئەفو نەزدەکەن ینی بابەتێکی گرینگە بابزانین ڕۆلی چاولێکەری و تەقلیدکردنەوە تا چەندە کاریگەری هەیە بۆ نمونە کەسێک دوو هاوسەر بێکەوە لە ماڵەوە دەژین کێشیان نییە بەڵام ماڵی برای ئەو شتێکی نوێی کڕیەوە تاخمکەوەتەرێکی جوانی کڕە ئیوی ئەلمنیۆمە ئیوی دارە دەبێت ئەویش بگۆڕێتن ئەمە تا چەندە یەکێک لە هەرە نقطە گرنگەکانی زۆرجار ئەو برادرانی محکەمە ئەبینین محامەکان یان محقق عدلیەکان ئەڵێ لەو مەشاکلانی کە ژنومێر جیابوونەتۆ لەگەڵێک بازێکی سەر مەسایلانی لەسەر مەسایلی مادیە چاولێکەریە ینی ئەم ژنە بۆ منە هەر ئەکڕێ هەر ئەهێنێ نیەتی یەکێک لە مشکلەکانەوەی ئەم ژنە مەسەرەن ئاڵتونی لای دایکی دانێ پارەی لەوێ دائەنێ یەکێک لە مشکلەکانەوەی ینی ئەوڕۆژە ئایلێک هاتنە لات مشکلەی ئەویان هەبوو ئەوێت ئەم ژنەکەی مامەسە من نازانم چی هەیە تا ئێستاکە 10,000 دینار لە ماڵەوە دانانێ هیچ ئەی لە چۆ دانی لای دایکی دانی باشە تۆ بیدەتە پیاو معقول نیە تۆ ژنێکت هێناوە پارە لە ماڵەوە نەبێ نازانی چییە نازانی خانوویە سیارەیە هیچ نازانێ حاڵەتی وا بۆ کەسی دەوڵەمەند هەیە کەسەکە ئیمکانیاتی زۆر باشە خانوویەک دوان ئەناسم ئیمکانیاتی مادی زۆر باشە بەڵام ژنەکەی پێی خۆشە یەکێک لەو شتانە بەناوی بێ بۆ نایکەی یعنی بەڕاستی ئەو معنای نییە چونکە بۆ ینی ژنیش پێی خۆشە هەست بە وجود و بوونی خۆیەکە لە ژیانی مادی توێ تۆ ژنت بەس بۆ ئەوە بێ ژنایەتی بکە لە ماڵەوە دایکایەتی بکە و خواردنت بۆ دروست بکە و ینی سیقە و متمانەیەکت پێنێ خانوویەکی بەناو بکەیت شایستەیەژی مۆچیە هیچیش معنای نییە ینی ئەستان ئەسە من خانووە بخ بەناو خێزان بۆکوێ ینی ئەستان خانوو هیچ ژنە ئەگەر ڕاستی بە پێی هەموو ئاەتەکانی قورئان ئەسکینوهن فی بیوتیهن وانە ئەگەر ماڵەکەیەتی ماڵی ئەوە کە ماڵی ئەو بڕۆ بیکەنایەوە خاصن ئەگەر خانوویەک دوان هەبوو ئەبێ زۆر سیقە و متمانە بدێت یەک نقطەی تر هەیە هەندی ئافرەت هەیە ڕۆحی تیجارەتی تایە ینی نابێ پیاوڕێ لێ بگرێت فەنی تیجارەت ئەزانێ فەنی کڕین و فرۆشتن ئەزانێ بازاری ئەزانێ خەدیجە وا بوو خوالی ڕازی وانە ئێدا خەدیجە ینی پاڵپشتی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە یەکێک بوو لە هەر ئافرەتە سەرکەوتوەکانی بواری تیجارەت لە مەکەیە لە هەموو ئافرەت نەبووە کە دەوڵەمەند بێ سەراحەتەن یەکەمین ئافرەت بوو لە دەوڵەمەندیە ئەگەر ژن ئەم ڕۆحیەتی تیا بوو هەیە ساڵۆن نەتوانێت دابنێ هەیە دوکانی قوماشدانەیە جلی ئافرەتە فرۆشێ ڕێی لێ مەگرە ئەوە تاقەیەکی تایە مەیکوژە یان مەسەرن بۆ نمونە مهندسەیە ئەوە مەشاریع هەبێ و نووسینگەی هەبێ ئەو مامۆستایە دەرسی تایبەتی هەبێ لیگەڕێ ینی ئافرەت تاقەیت کوش لە ماڵەوە ئەکەوێت
بالفعل كبه خوي افرض طبيعتي شويه زي ما قلت شويه هنا قرمي شيء اروح فتره الاوستي افرض قوتي خوي باشا زاني روي هلاك بود خوي داني شيء لو تو خوتي بيو هلاك ما كم انا باخذ دائما شيء انا افرض خوي زاني بابرو خوي لا باخذ طاقته نخوي تمام اذا تو بدايه شريده قال مكا هل يقرب بو خوي حزيله يجبو له بارا پیدا کردن بو او زور باشه یک نقطه اخیر لواسی او کوتای پێ مسئله یارمەتی دان نی ژن یا پیاو بۆ عایلەی هەردووکیان نابێ ژن ڕێ لە پیاوەکەی بگرێ یارمەتی ماڵە باوکی بدات بە تایبەتی ئەگەر محتیاج بن بەڵام لەسەر حیسابی مناڵەکانی نەبێ ئەگەر کوڕەکە زانی ماڵە غەزووری نەبوونن کە ئەکاتە دایک و باوکی دووەمی و بۆ خۆی سەربەرزی و واجبیشە یارمەتی ماڵە غەزووری بدا غەزووی تر هەمویان نەگرێتەوە خوشکێتی برای خێزانێتی کە ئەزانێ محتیاجن ئەسڵ وای یارمەتیان بدا یعنی زۆرجار بووە ئەم ماڵە دایکی کچەکە ئەوەنە فەقیر بوونە پیاوەکەی گردنی ئازان کوێ گردنت ئازانە بێ هەزار نانشان بدەیتێ ێ باشە بۆ ئەوە لە مناڵی و بەخێوی کردووە ئێستا واجبە ئەم کچە بەدەمیەوە بێ لەبەر ئەوەی پارەی نییە ناتوان یارمەتی بدا بەڵام تۆ پارەتێ پارەکەی ئەو لەلای تۆیە بۆ مخەوەری ناکەی وەرە ئافرەت مانگی 100,000 یان $100 ئەگەر هەبوون بن باشتر بێ $200 ئەبڕینەوە بۆ ماڵ دایک بڕۆ بیان دەبێ بێ ئەوی من بزانم بڵێ خۆمە باوە نەزانی ئەمە پیاوەتیە ئەمە خێرە ئەمە دوو جار خێرە خێریانەوەی کە فەقیرە خێریانەوەی کە سلەی ڕەحمە ئەگەر کچێ وەفای نەبی بۆ ماڵی دایک و باوکی ئێستا یارمەتیان نەدا ئەخر تۆ چۆن ڕێ لێ ئەگری لەبەرەوە ئەسڵ وایە پیاو ڕێ لە ئافرەت نەگرێ ئافرەت زۆر جار ئافرەت بووە ڕێ لە پیاوەکە ئەگری یارمەتی ماڵی گەلک باشە کاک حاجی کاروان ئێکیشوان تشتێن گەلێکێن گرنگ یعنی تێگەهشتنێک مەیە لەسەر مەسەلا مادی وەرگرتی تایبەتی گەنج دەمێک و زەواجت کە چەندیا گرنگە یعنی خۆ تەکوین بکات تایبەتی بوو مەسەلەن مادی هەر چ نەبیت الگورەی عند الحاجە بیت یعنی کو مەسەلەن پێتەوی بنامەردێکێ نەبێت یان ژی ئەف ئافرەتە کو دەخوازە دەستی زەواجە ژوێ دەکەن مەسەلەن دیندە ماڵە خۆدا معەزەز مکەرەم ژیانێکی بوو دابین بکات لە گۆرەی بێژین مەبەستەم ژیانەکە نۆرمالە نەکو ژیانەکە ڕەفاهی یا خەیالیە چەندیا گرنگ یعنی گەلک جارە وسا گەنج تێت گەهن وێدی هەما لازمە زەواجە بکەن و هەکە نەبوو من نینە خلاصە چ بکەم یعنی شریعەت ئیسلامێ تێڕوانی نوێ بووێ مەسەلێ چاوە خۆی بزانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمیێ یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج باء چییە؟ با ئەوەیە توانای مادی جسمی نفسی عائلی تبێ يعني ئەمان نقصانیت نەبێ بۆ معناەکە نقصانەکە تعریفیە مثلا من بە کوڕەکە منێ ژن بێنە لێ تا خانوو نەبێ ژنیان بێ خانوو نەبێت نەبوو خانوو چ بکەیت وانە ئەبێ لە بەدیل کەیت و بەدیل چیە ئێستا بەدیل کرێچێتیە ئەمێنێتەوە سەر ئیشەکە ئایا تۆ ئەتوانی بە کرێچێتی ژیان بەریتە ڕێوە ئیشەکەت ئەزانێ ئیش یەک بۆ نمونە مانگی 600,000 تێ 600,000 تێ 200 بتێکرێ بە 400 ڕۆیتە ڕێوە بەڵێ ژیان پێ بەزگەنجای حاجی کاروان شول نینە خانی نینە سیارە نینە بیکێتین تا ماڵا مەسەلەن خەسیێدا ئێجا تەحەملێ بکەم مشکلێت گەلێکی زۆر سەر مەسەلە مادی پەیدا ڕەنگە دابنیشە ئیش و کاریش نەکاتن زۆر هەیە زۆر هەیە من ئێستا من دە ڕۆژە گیرم خواردە بەدەست گەنجێکەوە هەر لێ مامۆستا بە باوکم بڵێ ڕازی بێ ژنم بۆ بێ دەگەڵ باوکی قساکەم باڵێ مامۆستا وەڵی ئەو یعنی پانتۆڵەکەی بورە قەمیسەکەی داکەنێ لەسەر ئەرز تااقەتی بکاتە سەر دیوارەکە هەرفرێ ئێڵێ من جگەلەوەی دەست و پێسپیە ئیش ناکات درەنگ لە خەواڵەسێ من کچی خەڵکی بۆ بێن ئەبم بە فلیم بەدەست بارگرانیژی بەڕاستی ئەوە هەند ئەو کچەش گوناحە ئەو کچەش گوناحە بەڵام هەندی حاڵەتمان بووە یعنی ئەوەش حاڵەتی شازە جار وایە کچەکە ئەوەندە باش بووە لە ڕووی بەدەست بووە بۆ ئیش و ئەو بابەتانە کوڕەکەشی فێری ئیش کردووە بەس وەڵا ئەو مجازەفەیە کچ ئەوە نەکە هەتا تاکید نەبێت بەزەبت تامینێکی بۆ معنایی کە پێی ئینسان پێی ڕستق لای خواشە بەڵام بڵی وەڵی ئیشی نەبێ کابرا کاسبێک نەزانێ مۆزەب نەبێ هیچ دینارێکی نەبێ باوکی یارمەتی نەدا بلی وەڵی وەرە بیکە کرێچیش ئێوەڵ ئەوە بەرسامری قوڕبەسەر نابێت هەر نابێ ینی ئەبێ ئەو من استطاع منكم الباء ئەگەر توانای ئەوەتان هەبوو ژنمێن ئەو جابێنە تایبەتیژی عفەن حاجی کاروان ئێکشوان خاڵێن یعنی تایبەتی هەکو هەبژین زەواجێتکەن ئەگەر نەقص مادی هەبیتن یعنی ئەبوونیە تەحتیە بخۆ نەدانەبیت هەرچ نەبیت ژێرخانەکە ئابووری و ببەسیط يعني فراغك زور بينوانا تشهد بيتن يعني مثلا معنوي بيرتان بيوندي علاقاته تركيز وهمي للسرهندية بس برای بهدا جوبه تأثيري زور تأثيري زور بالفعل يعني یەکێک لەو مەشاکلانی کە دروستێ بە بەردەوامی ئەو مەسەری نەبوونی چکە نەبوونی زۆر ناخۆشە ئێمە یعنی خۆمان من خۆم بەبیر دی ئەو کاتێک کە ژنمێنە یعنی لە حاڵەتێکی ئەو پەڕی نەبوونیا بووین بەڵام تۆ بێ هەر بیشی هێنی یعنی من بەبیرنی 600 دینارم وەرەگرت 500 مەدا بکرێ 200 دینارم بۆ مایەوە
یعنی جاروا بۆ بە 2 هەفتە ڕۆنمان نەبووە بەڵام ژیانیشمان دروست کرد ناشکری ئەو تەسەوا لێ بکە کە ژنێن ینی ئەو جورات جاری بڕەوی نابێت خراپە ینی ئینسان باە ئیشێکی هەبێ معیشەتێکی هەبێت تەنها بچ ئیشێکی هەبێ ژن بێنە طبیعیە فقط ئەوەندە بۆ نمونە کرێکی زۆری دەسەر نەبێت تۆ مەسەرەن ئەتوانی خانوویەک بگری بە 300,000 بۆچی ئەچی بە 500,000 گیری وەنیە زۆر تەب ئێساکە تۆ بزانە تورک بەعام کەم یەکیانە یەک ئیش بکەن حتى إيرانيش مثلا عائلية كهميان إيشكان كاك أتشن بريو من لو بين الاستماعين متشو مطعميك دايكا كلا سر كاسبو كتشكا أهات أيو طلبات تانشية كتشكي تري أهات قابكاني هلاقر كراكي كبابي لي يعني عائلية بكاملي إيشكا زور طبيعية يعني أبي أو كاتا كتشكش يعني خيزاني أو كرهاري كاري أم كتشبي أم بيا وكبي عفوا بو أو قرزار نبن بلام لنتيجة جاري كترلم قرآن خويا نترسينن نحن نرزقهم وإياكم نحن نرزقكم وإياهم هندي جار رزقي دايكو باوك بمنالتي هندي جار رزقي منال وباوكو دايدي أو هاي يعني بوي أفهم آخر آيات كتير فيغني وإن يكون فقراء يغنيهم الله من فضله أجر فقير ودس كردبن خواي جورا درجان يكاتوا بوي القرآن نبي بتسمى لي والله من تا أو من نبي أو نبي أو نبي جنان أبي سيارة ما بي أبي خانو ما بي أبي إيش يباش مهدي أنا ومالك يباش أبي ما تو إلي أجر بيج ميري تو بحوص صالت ناقي تاما لنتيجة هذا ستشي أروح حسابي عمري تروى تو اللي بيستوينز ناتواني جن بيني حتى بين صالت الحوص صالت الخوت تكوين ناقي بوي بس يودو صال وسواس درس بيت بالفعل وسواس درس أو كاتا اللو عمره باللغة عقلي كامل درت كبير بالضبط لو كاتا لسيبة سروا بياوجن او ندي بعقل زواجك كبضل نايكر كبضل نايكر ضل تير نبو لما سري الزواج كم رجل مشكله عم بدرس تبي عقلي يجري بس ضلي نايكر بس اللي بعد بينهم يعني نش يعني مشكله بدرس لبر او من اليوم او مسائل انا ماديا نكنا قرفت باي او عند الجيان شو بس شو سر باشا محتاج نبن يعني لو انيتو امره ايش يكتب ب 500,000 سبيني ايش يكدس كبير مليون حالك واجبوه يعني لما لو اوش تنترسي بخواي جولا يعني بكرديكي من زوج نظم لي رقصك او خوايك لمالي باوكي رزقي او كروك سيداوا لمالي خوشي هر او راس زياده بالتاكيد بزياده شو طبعا جزاكم الله خير دست خوش بخير بين اخو دستان خوش